لاڵقەی ڕابردووە کە دەرسی نۆیەم بوو بڕگەی 15 بوو باسمان لەوە کرد کە حاکمی مرتد بە لادانی شریعەتی ئیسلام لە حکم واتە بە گۆڕینی دەستورەکە ئەمە خۆی لە خۆیان یەکێکە لە مەناڵی حکم. مەناڵ زۆر جاریان دووبارە ئەەکەینەوە، یعنی وشەیە کە زاراوەیەکی شەرعی زۆر جار دووبارە بێتەوە، واتە هۆکاری دەرچوونی حکمی شەرعی. مەسەلەن ئەڵێن ئەم کابرایە سەرخۆشە، حکمی سەرخۆش گرتوێتیەوە، ئەڵێن هۆکاری حکومەکە چییە؟ سەرخۆشبوونەکەیەتی. بەچی سەرخۆش بووە؟ بە شەراب. ئەوی خواردوێتیەوە مەستی کردووە، سەرخۆشی کردووە، کەوابوو ئەو حکومە شەرعیەی لەسەر شەراب خۆرە ئەمیشە گرێتەوە، هۆی گرتنەوەکەی شەراب خواردنەوەکەیەتی. ئەمە خاڵێکی جەوهەری ئەنجا دائیمە کە باسەکەین لە حکم هەمیشە ئەمەتان لە فکر بێ کە ئەڵێن حکم واتە دەسەڵاتی سیاسی. دەسەڵاتی سیاسی لەم زەمانەیە ڕۆشنتر ئێستا ڕۆشن بۆتەوە بەوەی دەسەڵاتی یاسادانان پەرلەمانە، دەسەڵاتی جێبەجێکردنی یاسا و تەنفیزکردن حکومەتە، دەسەڵاتی یەکلاییکردنەوەی کێشەکان و جیاوازی و ململانەی نێوان خەڵکی دادگایە. کە ئەڵێن ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون، ئەم ئاەتە باس لە دەسەڵاتەکە ئەکا، واتە ئەو کەسەی کە شریعەتی خوای خستووەتە لاوە کافر بووە، ئەو کەسەی کە شریعەتێکی تر یاسا و ڕێسایەکی مخالیف بە شریعەتی ئیسلامی داڕشتووە کافر بووە، ئەو کەسەی کە جێبەجێکاری یاسا و ڕێسایەکی ناشەرعیە مخالیف بە شریعەتی ئیسلامە کافر بووە، ئەو قازیەی کە یەکلاییکردنەوەی کێشە و ململانەی و ناکۆچی نێوان خەڵکی بە یاسا و ڕێسایەکی پێچەوانە بە شەرع کردووە کافرە. ئەم خاڵانە بێگومان ئەو کەسەش کە داوەریەکەی بردوۆتە لای دادگاکەیان لای داوەرەکە بۆی کێشەکەی بە یاسا و شەرعی مخالیف بە ئیسلام لێک بداتەوە ئەویش کافرە. یعنی ئەمە 5 پۆل. ئەوی یاسا و ڕێسای شەرعەکەی ئیسلامی لاداوە، ئەوی یاسا و ڕێسای تری پێچەوانەی داڕشتووە، ئەوی یاسا و ڕێسای مخالیف بە ئیسلامی تەنفیز کردووە، ئەوی کێشەکانی خەڵکی بە یاسا و ڕێسای مخالیف بە ئیسلام یەکلا کردوێتەوە کە قازیە داوەرە، ئەو کەسەش ئەو مسلمانەش کە بە ئیختیاری خۆی سربەستانە بۆ یەکلاییکردنەوەی ناکۆچیەکەی خۆی لە بەرامبەر خەسمەکەی خۆیان چۆتە لای دادگایەک یان داوەرێک یای کەسێک کە کێشەکان یەکلا بکاتەوە بە یاسا و ڕێسای مخالیف بە شریعەتی ئیسلام.